دەستدرێژی بۆ سەر زەوی و مڵک و ماڵی کورد لەسەر زەوی خۆیان. سوپا بەشداری کرد و سوپا بەداخەوە سەربازێکی عێراقی جامانەیە خودملپێکی جوتیارێکی کوردی ڕاکێشا کە دەوی زەویەکەی خۆی بکێڵێ. تەنها ئەم ئوسلوبە گزارش نییە لە ئوسلوبێکی دیاریکراوە، بەڵکو گزارشتە لە دەستدرێژی بۆ سەر کوردێک کە دەیەوێ زەوی و مڵک و ماڵی خۆی بەکاربیێنێ لەسەر زەوی و ئاو و خاکی خۆیەتی و ئەوەمان پێ ڕەوا نابینن. گفتوگوێن بابەتە دەکەین بابزانین لە ڕووی سیاسیەوە چی بۆ ئەم بە پرسە کراوە و چی بکرێ بۆی کە ئەم جۆرە ڕەفتارانە دووبارە نەبێتەوە. گفتوگۆ دەکەین لەگەڵ دیلان غەفور ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لەسەر و زەویانەیە کە دوێنێ ڕووداوەکەی تێیدا ڕوویدا. خاتو دیلان سڵاوت لێبێ، سپاس دەکەم کە بەشداریت کرد لەگەڵمان. پێمان بڵێ بوونیەوە ئێستا لەوێ بۆچیە و دەتانوێت پەیامێک بگەێنن کە چوونەتاوێ و وجودتان هەیە لەوێنە. سپاس بۆ ئەم بەرنامەیە. ئەمڕۆ ئێمە لە گوندی شناغەی سەربەناحیەی سەرگەڕانین. دیارە دوێنێ ئەو ڕووداوانەی کە لێرە ڕوویاندا بەڕاستی ئێمە دەست بەجێ لە دوای ئەو بینینی ئەو گرتە ڤیددیۆیانە لایەنە پەیوەندیدارەکانمان لە بەغدا ئاگادار کردەوە لە مستەوای پەرلەمان واژووی تەوامان بۆ جلسەیەکی ئیستیسنایی لەسەر ئەم بابەتە و تەدەخولکردنی سوپا لە مۆزوعی کەسی کشت و کاڵا کرد. خۆشحاڵانە ئەوە ڕەزامەندی لەسەردرا و لە هەمان کاتە فشارمان لەسەر حکوومەت کرد کە لە درەنجامی فشارەکانمان چەندین لیجان لە مستەوەی قیادەی عملیات ڕئاسەی وزەرا وەزارەتی دیفاع تشکیل کرا بۆ تەحقیقکردن لەم بابەتە. ئەمانە هەمووی درەنجامی فشارەکانی ئێمە بوون لەسەر حکوومەت و لەسەر پەرلەمان. ئەمڕۆ بۆ خۆی ئەمە زیاتر لە 50 پەرلەمانتار لە پەرلەمانی عێراقەوە بۆ پشتیوانیکردن لە جوتیاران لە گوندی شناغین. ئەمە بۆ خۆی مانایەکی گەورەیەیە تاوەکو ئێستا یەکەم جارە بەم حەجم و زەخمە کە ڕێژەیەکی زۆر لە پەرلەمانتاری عێراق بێتە منتیقەکە. لێرەوە ئێمە هەم پشتیوانی خۆمان و هەم دەستخۆشی لە هەڵوێستی قارەمانانە و کوردانەی خەڵکی ئەم گوندە ئەکەین و لە هەمان کاتە ئێمە بەڵێنی ئەومان پێدان کە ئەو لە ڕێی یاساییەوە ئەو کاری جدی بکەین بۆ ئەوەی لەم جۆرە کارانە دووبارە نەبێتەوە. هەر ئەمڕۆ ڕئیسی وزەراش لیجنەیەکی تایبەتمەندی ڕەوانەی پارێزگای کەرکووک کرد بۆ لێکۆڵینەوە لەو بابەتە و ئێمە تحقیقیان متابعی تەواوی ئەو لیجنە تحقیقیانە ئەکەین بۆ ئەوەی ئەوانەی کە بەڕاستی سەرپێچیان کردووە لە ڕێگەی دادگاوە سزا بدرێن. باشە. خاتو دیلان ینی سوپا بۆ دەیەوێت جوتیاران زەویەکانیان نەکێڵن چه گرفتێک هەیە؟ هیچ گرفتێکی یاسایی هەیە کە ڕێگە بە جوتیاران نەدا زەویەکانی خۆیان بکێڵن؟ بۆ خۆتان نەزانن ماوەی نزیکەی چەند هەفتەیەکە بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە لە ناو پەرلەمان دەنگی لەسەردرا. ئەمە بەڕاستی دوای کارکردن و جوهدێکی زۆر بوو. ئێمە 4 خۆلی پەرلەمانەکە لەسەر ئەم پرۆژە یاسایەکی نەمانتوانیوە بیگەینەوەی دەنگ و داخ بە خۆشحاڵیەوە لە خولی پێنجەمە ئەم پرۆژە یاسا دەنگی لەسەردرا. هەندی ڕێکاری یاسایی ماوە لە ڕووی جێبەجێکردنەوە. ئەنجومەنی وەزیران معنیە بۆی کە تعلیماتی بۆ دەربکات و بڵاو بکرێتەوە لە دوای بڵاوکردنەوەی لە جەردەی وەقایع عێراقی. بەڵام ئێستا بڵاو کرایەوە خاتو لیجانی تایبەتی بۆ دەرەکات. خاتو دیلان ئێستا لە سەر شاشەی کورسات نیوز بە شێوەی بەپەلە ینی پرۆژە یاساکان تەواو ئێستا بوون بە یاسا و لەوە جەریدەی وەقایع بڵاو کرانەوە. کەواتە لە ئێستەوەی تر خۆناغێکی نوێ دەست پێکە لە ڕووی کردداریەوە کە ئەم زەویانە مامەڵێکی تران لەگەڵدا بکرێت؟ بەڵێ. کە ئێمە لە دوای ئەم قۆناغە ئیلزامی حکوومەتەکەین بۆی تعلیماتی بۆ دەربکات و لە دوای ئیلزامکردنی حکوومەت عەکید لە دوای تعلیماتەکان چەند لیجانێکی تایبەت دروست ئەکرێن بۆ جێبەجێکردنی یاساکە. ئەمانەش پێم وایە بە کاتێکی کەم بەڵام بە چاودێرێکی باشەوە بێ ئێمە لەسەر خەت بین لەگەڵ
حکوومەتە بۆ ئەوەی تەفاسیلی هەموو ڕێنمایەکان بزانین. بۆیە جارێکی تر ئێمە پشتیوانی خۆمان بۆ جوتیاران دەربڕی بۆیە ئەمڕۆ لە گوندی شناغین. باشە خاتو دیلان زمانە چییە بۆی کە بۆ نمونە ئەمڕۆ ئێوە گەڕانەوە وەفدانی کە سەردان دەکەن لە سەراستی سەرکردایەتی کورد گەڕانەوە میدیاکان بۆ نمونە ئیترەوەیان جێهێشت هەمان دۆخ دروست نابێتەوە؟ من پێم وایە هەر ئەمڕۆ وەزیری دیفاع خۆی بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی وتووە مەلەفی ئەم مەلەفە ئیتر لە وەزارەتی بەرگری وەربگرنەوە با ئیتر تەسلیمی پۆلیس بکرێت. یعنی من بۆ خۆی هەنگاوێکە کە خۆیان دیارە وێنەی خاتوو دیلان وەستا لەبەرەوەی لە گوندی شناغەیە ڕەنگە هێڵە ئینتەرنێت باش نەبێ گەر بگەڕێتەوە سەر هێڵ یا خۆ دوێنەکەی باش بێت ئەوە درێژە بە گفتوگۆکەمانە دین لەگەڵیدا نازانم ئەو کاران وێنەکەی باش دەبێت یا خۆت بەڕێزان ئەو وێنانەی کە لەسەر شاشان ئەوە محەممەد ئەمینە نوێنەری جوتیارانی کورد بوو هەر ساڵانێکە ئەوەی لەسەر تراکتۆرەکەیە و سەربازەکەی سوپای عێراق ملپێچەکەی ڕادەکێشێ ئەوە ناوی محەممەد ئەمینە و یەکێکە لەو کەسانەی کە ساڵانێکی زۆرە نوێنەری جوتیارانە و سەلماندوێتی بە حەق کە نوێنەرایەتی جوتیاران دەکا هەر دوێنێژ لە نێو جوتیاراندا بوو لەگەڵیاندا بوو و بۆ تراکتۆرەوە دەویست زەویەکان بکێڵن و مافی خۆیان بەدەست بێنن بەڵام بەداخەوە سوپای عێراقیمان بینی سەربازێکی سوپای عێراقیمان بینی کە بەو شێوازە شۆڤێنیە مامەڵەی لەگەڵ ئەو بابەتەیە کرد. دوێنێ ڕاستەوخۆ دوای ڕووداوەکە و بڵاوبوونەوەی ئەو وێنانە هەست و سۆزی کوردان جارێکی تر جوڵە لەسەر ئاستی تەواوی کوردستان و کوردان لە هەرجەیەکی جیاندابن داوای ئەوەیان دەکرد کە کورد پێویستە یەکەڵوێست بێت. خۆشببختانە هەر دوێنێ دوای ڕووداوەکە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەیاننامەیەکی دەرکرد و لەسەر ئاسی پارتی دموکراتی کوردستان بەڕێز مەسعود بارزانی بەیاننامەیەکی دەرکرد پرسەکە پرسێکی کوردانەیە بەڕاستی نابێت جیاوازی حەزبایەتی بکەین بەیاننامەی دەرکرد لەسەر ئاسی هێزولایەنەکانی تر هەموو بەیاننامەیان دەرکرد ئیدانی ئەو کاریان کرد و وتیان نابێ جارێکی تر ڕووداوی لەو شێوازە دووبارە بێتەوە. قوبا تاڵەبانی بەتوندی ئیدانەی ئەو پرسەی کرد بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیدانی ئەو پرسەی کرد و هەموو داوایان کرد کە ڕێوشێن بگیرێتە بەر بۆی چیتر ئەم بابەتانە ڕوو نەداتەوە ئەم دیاردە ناشرینانە ڕوو نەداتەوە وە جوتیاری ئەمە لەسەر زەوی و مڵک و ماڵی خۆی ئازیاد نەدرێ و دەرنەکرێ و سوکایەتی پێ نەکرێ و ئیهانە نەکرێ هەر بۆیە لە دوێنێەوە کۆدەنگێک دروست بووە ئەمە وای کرد ئەمڕۆ سەرگۆزیرانی عێراق لیژنەیەکی پێگێنا لیژنەیەکی باڵای پێگێناوە بۆ دەرداچوون بۆ پرسە و چاودێریکردنی و ناوچانە لە دەستی سوپا دەردێنرێ و لە دەستی وەزارەتی دەدرێتە پۆلیسی ناوچەکە و مامەڵەیەکی جیاواسری لەگەڵدا دەکرێت. هەر ئەمڕۆ ئێستاکە قسە دەکەین لەسەر شاشەی کورسان نیوز لە ڕۆژنامەی وقاعی کوردستان ئەو پرۆژە یاسایانە بڵاوکرانەوە کە بەشێکیان پەیوەندی بە گەڕانەوەی خاوەندارەتی مڵک و ماڵی ئەو زەویانەوە هەیە ئەمەش پاڵپشتێکی یاسایی گەورەیە بۆ جوتیارانی ئەو ناوچانە کە ئیتر یاساش پشتیوانی ئەوانە کە کارەکانی خۆیان بکەن و لەسەر زەوی و مڵک و ماڵی خۆیان بەردەوام بن.